بەڵێ دیارە بەرزبوونەوەی نرخی کاربای مۆلیدە هەلیەکان لە ناوچە جیاوازەکان کاردانەوەی لێکەوتوتەوە دانیشتوانی گەڕەکەکان یاخود سیتیەکان بە هەمان شێوە ناڕزایەتی دەردەبڕن. لە پارێزگای دهۆکی نرخی ئەمپێری کاربای مۆلیدە هەلیەکان بەرزبووتەوە بۆ 19,250 دینار. دیارە ئەم نرخە لەلایەن هاوڵاتیانەوە ناڕزایەتی بەرامبەر دەردەبڕێت. ڕخنە دەگرن لەوەی کە لەم کاتی یاخود لەم زڕۆفی کێسا هەرێمی کوردستانی تێدایە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لە بارودۆخدا یاخودە دارایەکی خراپ و ئاوریکی خراپدان ئەو نرخەی کە بە بەردەوامی گۆڕانکاری بەسەردێت لە خزمەتگوزاریەکان خزمەتگوزاری سەرەتایەکان بۆ ئەوان بارگرانیە. من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتی لەگەڵا دەکەم بەڕێز هەکار هوروری کە بەڕێزیان تەبێژی لیژنەی مۆلیدە هەلیەکانی دهۆکن ڕاستەوخۆ لە دهۆکەوە میوانی من دەبن. کاک هەکار زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بۆچی نرخی کاربای مۆلیدە هەلیەکان هێندە برز بۆتەوە لە دهۆک؟ بله دست بگم ناو خدای مازن و دلوان میکانیزم کارکردن کاربا مالیدان لپارزگاه دو فاکتور رئیسی ود گریته و فاکتور یکی گاز وایلا فاکتور دوی کارکردن مالیدای بو یکی هی و حف بو سی و یکی حف 206 ساعت کارکردن کاربا مالیدا هاتی ندام با حولاتیا بو خلق دهوکی با های گاز وایل بشیوه که برچا فکر زان عالمی گرام بویا و دوی مهدا اکجار گرام بویا جه 900 دینارا تا 1200 دینارا بها در باز بویا بها هاتیا دیار کردن سر دو فاکتورا سر دانا شولی یا مالدا 206 ساعت کاره به بهای گاز وایل 1130 دینارا هاتیا دیار کردن برفی ای که اف بهای هات دست نشان کردن. باش ئێستا هاوڵاتیان ناڕزایەتی دەردەبڕن ئەگەری کەمبوونەوەی نرخەکە هەیە؟ دنگی ماجد گل دنگی خلکی هم حس که حکومت هرما کردستان بهت سر خطب جدی و وی پاره پیش خلکی و بدادن یعنی اگر وی پاره همی پیش خلکی و ندادن جز اگیش وی پاره پیش خلکی و دنگ ماجد گل دنگ خلکی و ام حس که یعنی نوکه خلکی 5000 دینار دامان اف بهای زور ابو خلکی و هەما هەنگیتان لەگەڵ حکومەت هەیە بۆ بەرزبوونەوەی ئەم نرخە؟ اما كومبول لقى الحكومة أكن يعني دهيل قايم مقامية قضا دهوك البارزگاه دهوكي كومبون كريا وبها هاتيا دست نشان كرن. باش اوان رايان چی بۆ لەسەر بەرزبوونەوەی ئەو نرخە؟ والله رايان قوتي وضعي كهرباء أوايا وضعي غاز أوايا دەبێت هاوڵاتیانە پارە بدەن. باشە لەگەڵ بەرزبوونەوەی ئەم نرخەدا بڕی پێدانی کاربا گۆڕانکاری بەسەرا هاتووە؟ لما هي رابردو بله گوران کاریاب سرده هاتیش مهادی 10.20 بو و مه 8.30 ها کاربا زیده بویا بس با بهای گاز وایل ولی کریا بها هر من دوکی خو یعنی گاز وایل گران بویا اگر گاز وایل ارزان بابا یعنی اگر گاز وایل 900 دینار با داوی هیو امپر ب 16000 دینار بید بس با گاز وایل 1103 دینار بها بویا 19000 ربع. باش کاکەکار ئێستا ئەم نرخە زۆر زۆرە و هاوڵاتیان باسی لێوە دەکەن ناڕزایەتی دەردەبڕن چی دەکرێت و هەماهەنگیەکانتان ئێوە وەکو مۆلیدە هەلیەکان جەنابە وەکو تەبێژی لیژنەی مۆلیدە ئەهلیەکانی پارێزگای دهۆک دانیشتنەکاندان گفتوگۆکاندان لەگەڵ لایەنی پەیوەندیدار درێژە پێ دەدەن بۆ کەمبوونەوەی ئەم نرخە و ئەگەر دۆخە و ڕەوشەکە بەم جۆرە بێت ینی بێوا ڕەچاویەوەتان کرۆ هەڵوێستی هاوڵاتیان چێ بێت؟ زانی ما مستعم همین گفت دنگ مل گل دنگ خلکیه و بو هر هم آهنگیه که هر دانستاندنه که جی امت آماده ایند گل لاین این پیوندیدار راستین که اف کشه بهت چاره سر کردن یعنی هر وقت اگه حکومت پنگاوه که پاوت امد پنگاوا دوی جی ها بجین که بها و بارگرانی سر خلکه که سفیک ببید و ارزان ببیدن لکی و ام بریارات چه تباری جبرجه کرده و لکی و ام نرخه بو مولیدی مالان و مولیدی کاربهلی کان دادنت بله زای ما بهان بریار نایت عجیبه چه کردن تشتی کی واقعانه یعنی مکانیزمی که کاربا 206 ساعته یت مولدا زائدا گاز وایل 1103 دیناره اوش وی ایکی حق درد کویدن یعنی اب خودت دیار کردن نه یک دی بریار سپینی تو یک دی بریار داده بجید و مه بهای کنه 19000 نه یعنی که چند کاربا چوب که بهای گاز وایل چنده بهات ده دیار کردن. باش زۆر جار لە کاتی پێدانی کاربای مۆلیدە بە هاوڵاتیان و کاربای نیشتیمانی لەو بینەیە
باس لەوە دەکرێت کە بەپی پێویستیش ڕەنگە کارباکە نەدرێت بە وڵاتیان بەبستم کاربای مۆلیدا ئەهلیەکانە لە پێدانی کاربای مۆلیدا هەلیەکان ڕەچاویەوە کراوە کە کاتەکەی وەکو خۆی دابش بکرێت لە کاتە گرنگەکانە بەتایبەت ئەو کاربای دابگیرسێنرێ مامۆستا هەمی گەڕاکێن دهۆکێ تایبەت ئەم دێ بەحسێ دهۆکێکین هەمی گەڕاکێن دهۆکێ پیوەرە زیرەکەکان دانایە لەسەر مۆلدا و لە ماڵان ژی دانایە یعنی ئەو کاتەی کارەبا ئیش ئەکات و کارەبا دێت پیوەرەکە حسابێک ئەکات ئەو کاتای داپچڕێت ناحساب کرد یعنی و ئەگەر تو بەراوردێکی بکەیت گەل پارێزگاها سلێمانی و گەل پارێزگاها هەولێرێ کارەبا دهۆکێش هەمی پارێزگاها باشترە باشترە لە چ ڕوویەکەوە باشترە لە پێدانی مەقسەدا من کارەبا موالیدا ینی ئیشەکە تەنظیمترە ئیدەکە ڕێکوپێکترە باش ئێستا هاوڵاتیان ناڕزایەتی دەردەبڕن ئێوە گوێتان لە ناڕزایەتی هاوڵاتیان گرتووە و چۆن دەتوانن هاوسەنگی بله گوهمه و دنگمه یلگل هاولاتیان بس پتویا لانی پیوندیدار یعنی حکومت بهتن دست پیش خریه که بکد به هاولاتیان یعنی من گوتی مدا دیار کنجی هر وقت اگه حکومت یک پنگاف هاوت ام دو پنگاف دوی برف چین و ده هاری کاریا خلق خوکین باش کاک هەکار دەبێت بزانم کە کاربای نیشتیمانی و لەگەڵ کاربای مۆلیدا و پێدانی بە هاوڵاتیان بۆ داگیرسانی ئامێرە گرنگەکان هیچ جیاوازیەک کراوە لەگەڵەوەی کە نرخەکەی بەرز بۆتەوە هەوڵ بدرێت کاتەکانی زیاد بکرێت مامۆستا تێنەگەشتم ئەتوانی دوبارەکەی باشە پرسییم لەگەڵ ئەوەی کە نرخی مۆلیدە زیادی کردووە نرخی کاربای مۆلیدا ئەهلیەکان زیادی کردو هەوڵ دراوە پێدانی کاتەکان و سعاتەکانی کارەبا زیاد بکرێت مۆلیدا دەبێت کاتت موالیدا درستن پروگرام 24 ساعتیه یعنی هر کاتێکی کارەبا نیشتیمانی نەما موالیدا دی کار کردن یعنی بێڕاستیان حتا کارەبا نیشتیمانیت هێتن و ئەشیا و تشتێت خەلکیژی شوتکەن و ڤۆڵتیە و هەمی توش درستن باش من زۆر سپاس دەکەم کاگەکار کە ڕاستەخۆ لە دووە کۆمیوانی من بووی سپاس بۆ بەڕێزە کار هەروری کە بەڕێزیان وتەبێژی لیژنەی مۆلی داهلیەکانی دوهۆک بوون ڕاستەخۆ لە دووە کۆمیوانی من بوون دیارە من لەسەر هەمان بابەت ئەو بەدیوێکی دیکەیە لە دەزانین کە کارەبای مۆلی داهلیەکان دەستنیشان کرابوو و لە ئێستادا ئەوەی کە جیاوازیەک هەیە لە شاری سلێمانیدا دانیشتوانی سیتیەکان ڕێنماییان بۆ هاتووە ئەگەدارکردنەوەیان بۆ هاتووە لە هەندێک لە سیتیەکان بە دیاریکراوی کە نرخی پێدانی کارەبا گۆڕانکاری بەسەردادێت لەسەر بابەتە من میوانێکم دەبێت گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم زانیاری زیاتر لە وەردەگرم بەڕێز سۆران غەفور کە بەڕێزیان بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منە کاک سۆران زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەمێ بزانم ئێوە تا چەند ئاگداریم گۆڕانکاریان کە لە ڕخی کارەبای سیتیەکاندا دەکرێت بەڵێ زۆر سپاس دووار دەستخۆشتان لەکەین خۆتان نەزان کارەبای چێکە لە بناتە سەرەکانی ژیانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە وەستیەکانیش بەشێکن لەو پێدانی ئەو کارەبایی کە هەیە بۆ ئەو کەسانی کە لەوێ ئاژین ئێمە لیژنەیەکی تایبەتمان هەیە لیژنەی ستیەکان کە نرخی پێداوی ستیەکانی ستیەکان هەم لە سکیۆریتی هەم لە بڵێن کامەری چاودێری هەم لە خزمەت گوزارەکان دابین دەکات و لیژنەیەکی تریشمان هەیە کە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی کارەبای سلێمانی و ئاسایشی سلێمانیە کە من سەرۆکی لیژنەکە بووم هەستاین بە دیاریکردنی نرخی کیلۆوات ئەوان بە کیلۆواتە بە ئەمپێر نییە بۆ ستیەکانی ناو شاری سلێمانی لەبەرەوەی کێشە هەبوو لە نرخەکانە بۆ نمونە ستیەک هەبوو لە پێشەوەی گاز بەرز بێتەوە 270 وەرەگرت ستیەک هەبوو 240 وەرەگرت ئێمە بەداچوونی وردمان کردووە ئەو لیژنەیە کە لە هەندێ برای بەڕێزمان لە ئەندازارەکانی کارەبای شاری سلێمانیان لە بەڕێوەبەری گشتی کارەبای شاری سلێمانی ئەمانە پێداچوونێکی وردمان کرد بە نرخی تێچووی ئەو کارەبای کادرێ بۆ هەوڵەدەن لە ستیەکانە وردەکارێکەوە لەگەڵ سندیکای ستیەکان ئەوانەی کە هەندێک لە بەڕێزانە کە هاتمون لەگەڵمان دانیشتمان کرد گەشتینە ڕێکەوتنێک کە بتوانین ئەو پارێستیانە بە شێوەیەکی گشتگیر لەگەڵ گشتیەکانە و یەک بێت بۆ نمونە فاکتری ڕئیسی دیاریکردنی نرخی مۆلیدا و کیلۆواتی ئەو ستیانە مەسەلەی گازە کێشەی گەورەی ئێمە گازە ینی بەڵێ خۆی کە پارەم حەلانە گاز بە 550 دینار 600 دینار بوو ئاخری گەشتە 625 دینار ئێستا کە ئێمە دوێنێ کە نرخماندانەوە 1090 دینار بووە
چکە ئێمە 3 جوار نرخوەرەگرین 10 مانگ نرخێوەرەگرین 20 مانگ نرخێوەرەگرین 30 مانگ و نرخێوەرەگرین ئەم نرخە سەرجەم لایەنەکانی تیا هەیە بۆی بتوانین ئەو پێوەری کە هەیە بۆ دانانی نرخی سیەکان بەو شێوە داینین. ئیسا نرخی سیتیەکان لە چەند بۆ چەند بەرز بۆ ئەوەی کە دوێنێ ئێمە دەرمان کردووە لە 450 دینار بۆ 420 دینارە کیلۆوات ئەوی ژووکو ئاماژەم پێ بەپێی نرخی ئەو گازی کە بۆیان هەیە کە بۆ ئەندامی کرا. ئەمە بەپێی جۆر و کواڵەتی تەنانەت سیتیەکانیش گۆڕانکاری بەسەردادێت دەزانین کە بەشێک لە سیتیەکان لە ڕووی کواڵەتیەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە گەرباسی لێەوە بکەین ڕەنگە بەرزتر بن کواڵەتیان خزمەتگوزاریان بە هەمان شێوە بەشێکی دیکە بە پێچوانەوە ئەمە ڕەچاو کراوە خۆی هایکۆست و لایکۆسمان هەیە بە سیتیەکانە مەجموعە هایکۆستەکان ئەوانە کارەبایەکی بەردەوامیان هەیە ئەوانی لایکۆستەکان کارەبای مۆلیدایان هەیە وەکو گەڕەکان وایە یعنی ئەوانەی بۆ نمونە گاردنستیە گۆیژەیە گوندی ئەڵمانیە دایناستیە ئەمانە بە هەموو فەرعەکانیەوە ئەمانە هەمووی بە کیلۆوات بۆ حسابەکرێ بە پێ و گازی کە ئاماژەم پێ ئەو لیژنەی کە ئێمە دانراوە زەرب و تەقسیمی ئەو سێ نرخاکرێ لەسەری مانگە نرخێ دەرەچێ وەکو ئاماژەم پێ نرخەکەی ئەم مانگە لە 415 بۆ 420 دینار بوو. باشە سەبارەت بەوەی کە میکانیزمی زیادکردنی باس لەوە کرد کە نرخی گاز ئێستا بەرز بۆتەوە بە دەرلەوەی کە نرخی گاز لە ئێستادا بەرز بۆتەوە بۆ نزیکی 1000 دینار 1085 بەڵێ چ میکانیزمێکی دیکە هەیە بۆ چاودێریکردنی خزمەتگوزاریەکانی دیکە لەناو سیتیەکان وەکو ئاماژەم پێ ئێمە لیژنەیەکی تایبەتمان دروست کرد بۆ پێداچوونەوە بە نرخی سەرجەم سیتیەکانە کە لە هەموو لایەنە پەیوەنددارەکانی شاری سلێمانی پێگاتە بوو من هەر سەرۆکی ئەو لیژنەیە بووم تحدیدمان کرد یعنی ستێک بۆ ستێک فەرقی هەیە خزمەتگوزارەکەی بۆ نمونە تا ستیەکان بۆ نمونە قەڵەباڵغ بێ ئەو خزمەتگوزاری کە هەیە کەمە بێت لەسەر هاوڵاتی یعنی ئێستا مەستێکی وەکو گۆیژەی سێ 1048 وحدەی سەکەنیە شوقی نیشتەجێبوونە نەورۆستیمان هەیە 196 سێ دەرگای سکیورەتی هەیە نەورۆستی بۆ نمونە ئەمە هەر بۆ نمونە باسەکەین گۆیژەستی 2 دەرگای هەیە سیرەکەی لایەنەیە بەس سکوێرێتەکەی 34,000 لەسەر هاوڵاتیەکەوێ کە دانراوە لەبەری سێ دەرگای هەیە هەموو ئەمانە 24 ساعت خۆزانی لەبەر دانیشتوانەکەی لەوێ حمایە و خەڵکاکەن لەبەرەوە نرخەکان جیاوازی هەیە بۆ نمونە دەواازەستیمان هەیە دەواازەستی تا ئێستا ئەو نرخەکەی داینراوە تا ئێستا گۆڕانکاری بەسەرا نەهاتووە لەبەرەوەی دەواازەی 1 و 2 هەیە 2 بەیەکەوە چەندها هزارها وحدەی سەکەنیە کە هاوڵاتیان یادان لە 40,000 زیاتر نەبووە شوێنمان هەیە 50,000 شوێنمان هەیە 60 شوێنمان هەیە 130,000 لەبەر وەکو ئاماژەم پێ بەپێی ئەو وحدەی سەکەنیانی کە هەیە خەدەماتەکانیش ئەگۆڕێت ئەمە لەکێوە دەچێتە چۆتە باری جێبەجێ ئەمەە ئەمەی کێمە باسی کیلۆواتەکەکەین لە مانگی حوتەوەی خەدەماتەکانی تر ئەوە دەوری 2 ساڵە بەردەوامە یعنی بە وەکو ئاماژەم پێ لە شوێنێک بۆ شوێنی تر نرخانە گۆڕ باشە کاک سۆران زۆر جار من هەروەکو پرسیارێکی تایبەتیش ئەمەم پێ وتراوەکە لە نێو سیتی و شوقەکانە کە جیاوازیان دەکرێت لە دانیشتوانەوە باز لەوە دەکرێت کە زۆر جار نرخەکان ئەو جیاوازی تێدا دەکرێت هەنێک پرۆژەی نیشتەجێبوون هەیە وا دەزانن کە ئەوان لە ڕووی دارایی و ئابوووریەوە زروفیان باشترە ڕەنگە لەسەر ئەو بنەمایش گۆڕانکاری بە نرخی خزمەتگوزاری دیارە ئەمە پرسیارێک و هی هاوڵاتیان بەڵێ ئێمە وەکو ئاماژەم پێ ئەو لیژنەیە کە چوونەتە ئێوە سەرجە موردەکاریەکانی ئەو خزمەتگوزاری کە پێشەگەرە بۆ هاوڵاتیانە هاتۆتە لامان بۆ نمونە عەقدی لەگەڵ چ کۆمپانیەکی سکیورەتی هەیە چەند باخەوانی هەیە چەند ڕووناکەرەوەی هەیە چەند مەسعەدی هەیە ئەمانە هەتا ئەو بارێلەی کە بەرزەکرێتەوە ئەوە لەسەر هاوڵاتیە ئەو وەرەقەی کادرێ بە ینی حەچی خەدەماتە لەسەر هاوڵاتیە بەڵێ لە هەموو ستێگا بەڕێوەبەردن لە خزمەتگوزاری بانی وەکو وحدێکی داری هەیە محاسیب مدیری دارە هەمووی لەسەر هاوڵاتی دانراوە بەدەل لەوەش کێشەی گەورەتریشمان هەیە لە کڕن و فرۆشتنەکەیە کە ئەمە ئێستا گەوردین کێشەیە توشمان بۆ ئێمە داوامان لە هاوڵاتیان کردووە کە کاتێک کڕن و فرۆشتن لە شقۆیکاکەن پارە مەیەن پە چەند جار داوامان لە کردووە هیچ کەسێ نایشکات کات یعنی ئێمە ئەگەر هاوڵاتیە بۆ نمونە کە تۆ شقێک دێ لە هەج کۆمەڵگی نیشتەجێبوو نابێت بە سکاڵای بکە بڵێ ئیمڕۆ من ئەم شقیان فرۆشتووە پاریان لێوەرگرتووم تا ئێستا دوو کەسێکە زاتووە کە ڕۆژانە چەنەها وحدەی سەکەنی هەیە لەو شوێنانە کڕن و فرۆشتنی پێواکرێت بەبێەوەی بگەڕێتەوە سکاڵەکان ناگەڕێنەوە هیچیان نایەن یعنی سیرەکەی بووە بە منبعێکی تیجارەت بۆ شوێنانە دەوەرەقە لە کرارەسەن دەوەرەقە لە فرۆشیاری لەسەنێ ینی ڕۆژی وا هەیە 5 شوقە 6 شوقا فرۆشلیانەیە ینی من لە خاوەنستەکانەوانی کە ئەو شوێنانە بەڕێوەبەن و خوارن توانە مانگی وا بۆ 3 دەفتەر 4 دەفتەریان بەس لەوای خێر کردو
باشە بەڵام خۆی نووسنگەشیان هەیە پێما بێ نووسنگەکان جیایە نووسنگە کاتی کڕین و فرۆشتنیان خۆی کە بەڕێزێکە چێ شوقەیەگە کڕێ ئەو شوقەیە بڵێن لەسەر منە ئەیخینە سەر تۆ عقدێکی ڕسمی هەیە ئەو عقدا زۆر ئاساییە ئەگەر بڵێن وەکو شوێن نووسنگەیەکی محەممەد بەشتێ وەرەقەیە وەرگێ بەس تۆ دەوەرەقە بە دەوەرەقە نیشتیوە لەبەرەوە ئێمە چەند جار هەداوامان لە وڵاتیان کردووە کە ئەم کێشەیە ئەگەر هەیان بوو بێن سکاڵامان لا بنووسن بۆی ئێمە ڕێشوین تایبەت بگرین بەرامبەر ئەو خاونسیانە باشە لەگەڵ هەموو ئەم بابەتی خزمەت گوزاریانەیە لە نێو سیتەکانە بابەتێکی دیکەژێ ئەویش وێزگەی تەکسیە بۆ سیتەکان بەشێک لە سیتەکان ڕەنگە بەپێ پێویست تەکسیان نەبێت و بە دیارکایی ئێستا یەکێک لە سیتەکان تازە بە تازام خزمەت گوزاری بۆ چووە ئەمێ بزانم ئێوە چاودێری ئەم بابەتاکەن ئەوە بۆ هۆکانی گواستنەوە تا ئێستا ئێمە چاودێری ئەوانەمان نەکردووە چکە ئەوە نەبووە تا کێشەیەک بۆ هاوڵاتی بۆ نمونە ئەو براشۆفێرانی کە لەوێ ئیشەکەن هەموو ژمارەکانیان بڵاو کراوەوە لە سیتەکانە خزمەت گوزاری باش پێشکەش بۆ هاوڵاتیانەکەن ئەگەر سکاڵایەک هەبێت لە سەریان بۆ نمونە پارێکی زیاوەرگەرن یا لە ساحەمەڵ شتێک ڕووی بە ئەوە ئێمە داخلی تاکە باشە کاک سۆران لەسەر بابەتێکی دیکە ئەویش بوونی مارکێتە لەناو سیتیەکاندا بەشێک لەناو سیتیەکان هەر بەپێی پێویست مارکێتیشی تێدانە کە هاوڵاتیان بتوان لەناو مارکێتەکان دەرەوەی سیتیەکان پێداویستیەکانی ڕۆژانەی خۆیان بکڕن و بەشێکی لە دانیشتوانی سیتیەکان گلەی ئەوەکەن کە ئەم دوکان و مارکێتانە نرخیان زۆر بەرزترە لە دەرەوەی سیتیەکان بەڵێ هۆکارەکەی بۆچی ئێمە لیژنەکانی چاودێری بازرگانیمان چەند هاستی هەیە کە مارکێتەکەیمان داخستووە هەر بە تەفسیرش بڵاومان کردوەوە لە هەرە شوێنە ڕاقیەکانیشە لەبەرەوە هەچ وڵاتیەک ئاماژە وتومان هەچ وڵاتی سکاڵای هەبوو لەسەر هەجن خێر لە هەج مارکێتەکە لەو ستیانەیە لە هەر شوێنەکە بێ پەیوەندیمان پێ بکەین ژمای تەلەفۆنەکانمان بڵاو کردێتەوە یەکسەر دەست بەجێ ئێمە لیژنەکانی بۆ نێرین بەپی ئەو پسوڵاتی کە کڕیانە بۆ نمونە جاری وایە شت گرانە بێ وەسلی هەیە لە بازارە گران بووە هاوڵاتێک لەوان نەزانێ لەبەرەوە ئێمە بەپی ئەو سڵاتی کڕیانە و جاری واشە وەسلی نەبوو ئێمە کەسە سایم بەداخستی شوێنەکانێ باشە چاودێری کوالیتی مەرج تەندروستیەکان ئەڵم بێگومان ئەو کوالیتی خۆراک و خواردنانی کە دێتەرەوە سیتیەکان و چاودێری ئەوانش بەڵێ ئێمە ئەو تیمەکانی تەندروستیش لەگەڵ لیژناوە بەشەکانە سەردانی و ستیانە ئەکەن و بەدەل لەوە ژێمە لیژنەیەکمانە لیژنەی ستیەکانە کامە ڕۆژانە سەردانی ستیەکانەکە بە پێی و بەرنامەی کە هەیەە لە سەرجەملایەنە پێوەندەکە چاودێری بازگانی ئاسایشی ئاوەری قایم قامێت ئەمانە لەگەڵەوە بەرهێنانە ئەمانە هەمووی ڕۆژانە سەردانی شوێنانەکەن هەر جۆرە سکاڵای دەبێ لەلایەن هاوڵاتیانەوە چکە هەموو ئێستا سیتیەک ئێمە پێمانوتون ئەنجومەنێدانێن تۆ ناتوانین لەگەڵ 5,000 کەسا قسە بکەی هەمویان ئەنجومەنیان هەموو ستیەک بەڵێ ئەنجومەنی هەیە هەچ سکاڵاکیان هەبوو هاتووە قایم قامێت لەوێ ئێمە ئەو لیژنە تایبەتی کە خۆمان هەمانە چۆ سەردانی شوێنەی کردووە دوای ئەوە ئەگەر غەدرکرا بێت لە هاوڵاتیان ئێمە نەمانیشتۆ بکرێ و دوای بزانین پارێکی زیاد سەردا بێت لە هاوڵاتیان نەمانیشتووە پسڵی سەرپێچیان بۆ کراوە و غرامەکراوە باشە کاک سۆران لەسەر پرسی ئەوەی شملات نەچێت لەبەروی بشتێک لە وڵاتیان ئێستا ڕویان کردوتە هۆڵەکانی لەشجوانی بە خۆشحاڵەوە لە بەشێک لە سیتیەکانیشە هۆڵەکانی لەشجوانی هەیە بەڵام بەپێی پێویست ڕەنگە خزمەت گوزاری و مەرجە تەندروستیەکانیان تێدا نەبێ و لەگەڵ نرخیان جیاوازە لەگەڵ شوێنێکی دیکە کە لە دەرەوەی سیتیەکانە ئەمانیش دەکەوێتەوە چاودێری ئێوە بەڵێ بە هەمان شێوە لیژنەی مەلەوانگە و وەرزشمان هەیە لە قایم قامێت سەردانی سەرجەم ئەو شوێنانەکە ستیەکانی ژێشکن لەو شوێنانەی کە و بە یاری جێم و ئەم شتانی تیا هەیە سەردانیانەکەن و دوای ئەو نرخی کە هەیە گشتگیرە بۆ نمونە 40,000 بێ 50,000 بێ هەڵواسرا بێ و ئەو دوایەوە ئەو جۆری جیهازانی کە لەوێ هەیە ئەبێ بە هەمان کوالیتی و جیهازانە بێ کە لە دەرەوە هەیە و دوای خەڵکی ستیەکانی ژێسا وشیارن هەشتێک هەبێ یەکسە پەیوەندیمان پێوە باشە کاک سۆران ئامادەبوونی جنابە بە دەرفە دۆرەگرم بەوەی کە ئێستا لە ئێستادا گۆڕانکاری لە نرخی بازار و شتومەک بەدیکراوە لە دوای جەژنی قوربانەوە و چاودێریەکاندان تەنها دەکرێت بڵین لە ڕۆژانی جژن و لە کاتی بۆ نەتایبەتەکانە یاخود ئێوە لە ڕۆژانی ئاسایشدا چاودێریەکانتان هەر هەیە لەناو شار ئێمە عیلاقی بە بۆنەوە ئاهەنگ و جەژن و شتەکانەوە نییە ئێمە لیژنەی تایبەتمان هەیە لیژنەی نرخە ئەو لیژنەی نرخە ڕۆژانە نرخی سەرجەم شمەک و پێداویستی ڕۆژانی هاوڵاتیان وەرەگرێ بەدەلەوە لیژنەیەکی تریشمان هەیە لە 15 مانگ بۆ 15 مانگ یعنی لە 15 حەو بە 15 نرخ وەرەگرێتەوە بۆی بزانین لەو مانگە گۆڕانکاری چی ڕوویاوە ئەمە ئەوەی کێمە تێبینیمان کرد لە ماوەی ڕابردوودا لە 15 شەشە نرخی سەرجەم خواردن و خواردنەوەکان بە شێوەیەکی بەرچاو داوازینی بەخۆوە بینی بەڵام بە شێوەیەکی بەرچاو و میوە و سۆزەواتیش گۆڕانکاری لە نرخەکانیان هاتووە بەڵێ زۆر بەرز بوونەتەوە نه ئێستا زەین چۆنە ئێمە نرخەکانی ئەلوەشمان بۆی ڕۆژانە بۆ نمونە تەماتە بە 500 نار هەیە 3 جۆرمان هەیە بە 750 هەیە بە 1000 نار هەیە
خیار و خۆتان بینیتان چی لێ هاو لەم ماوەی پێشوە ینی خیار پارە ناکات فەردێگەیان بە 1000 دیران پیازەوە تا بە 500 نارە هەندێک میۆمان هێشتا پێ نەگەشتووی خۆمان کە لە دەروی وڵات بمانێت ئەمانە نرخیانیان بەڵە گرانە ئێستا کەمی خۆمان پێگات ئەوانش هەمووی نرخیانیان داوەزێت ئێستا شووتی پارەم حەلانە بە 500 و بە 600 بوو ئێستا شووتی بە 350 یانی نرخەکان بە شێوەیەکی بەرچاو دابەزینی بەخۆی بینەوە سەرجم بوارەکانە ئێمە بینیمان بەراجوتیارەکانمان لەبەری بەرهەمەکانە نافرۆشرا لەو ڕۆژانەی پێشوە خۆپشادانیان کرد یعنی ئەمەگە بەرهەم زۆرە لەبەرەوە نرخەکان هیچ بەرزبوونی بەخۆ نەبینی بۆچی کە ئەچینە شوێنێک خۆمان لەناو شارەکەیان کاکسۆران شتە کڕین بەرکەوتنمان هەیە لەگەڵ دوکاندارەکان لەگەڵ خاوەنی ئیش و کارەکان بەڵام بەپارێکی زۆر کە دەچینە سەر عاربانێک دوکانێکی ناو بازار بە بڕێکشتی کەمەوە دێنەوە دەرەوە ینی بە شێوەیەکی بەرچاو گۆڕانکایی لە نرخیشتون بەتایبەتی لە میوەیە من ئاماژەم پێ ئێمە نرخمان وێ لە عەلوەوە بۆ نمونە ئەمڕۆ 2/8 ئەو نرخانمان بۆ ئەدرێ بە چاودێرەکان کاتچنە هەر شوێنێکی میوەفرۆشەوە ئێمە چەندەها جۆر میوەمان هەیە سار بۆ نمونە قۆخی تورکیمان هەیە خۆخی ئێرانیمان ئێشتا قۆی خۆمان پێ نەگەشت ئەمان هەمووی لە دەرەوە یەت بەگرانێت لەبەرەوە اینجا و کوالەتی کە هەیە ئەو نرخی کە هەیە داوایەکەین بۆ نمونە دۆختی خۆی کێشەیە دروست بوو لەسەر هەڵۆژە کەوتیان کیلۆ بە 120,000 ئەمە خۆ 180,000 پێدرا بوو لە تورکیا کە چوین وەسڵەکەمان لێ وەرگرت ینی ئەو نرخانەکەیت ئێمە بەراوردی نرخەکانەکەین ئەبێ هەڵواستا بێ لەسەر میوەکان هاوڵاتی سەرپشکە لە کڕینی میوەکانە ینی تۆچی دەسەیرەکەیکی لەسەر ئەربانەکە نایڵە هەڵی بژێری ینی تۆچی دوکانێکی میوەفرۆشەوە سێرەکی بە شوێکی جواندانرا و میوەکانی هەمووی شتێکی کوالەتی بەرزە ئەگەر 250 پێبی بۆ هاوڵاتیە کێشە نییە لەبەری تۆ ێستا تۆ کیلۆ تەماتە کڕیلوان لە شوێنەکە 3 تەماتە شکایی تێ بکەن بەس تۆچیدا ئەو تەماتێ سێرەکەی بەهۆسی خۆ و هەڵی بژێری لەبەرەوە حتممە فەرقی هەیە لەگەڵ نرخەکانی ترە باشە دوا پرسیارم لەسەر پرسی مریشک و گۆشتە و ماسیە کە ئەمانە خواردنی گەر ڕۆژانێش نەبێت هەفتانە هاوڵاتیان پێویستەکە بخوات بەڵام دەمەزانم چ گۆڕانکاریەک لە دوای جژنەوە لە نرخی خواردنی یاخود لە نرخی مریشک و گۆشت و ماسی و جۆرەکانیان بەداخەوە نرخی مریشک زۆر داوەزیوە کە ئەمە زەرێکی زۆرەیاتە سەر جەلگە پەلەوەریەکان لەبەرەوەی ئێمە ئەبێ ئەم سێکتەرە دەست خۆمان نین 10,000 عائیلە لەم سێکتەرە ئیژەکە یعنی دوێنێ ئێمە کۆبوونەوەمان کردووە کۆبوونەوەی لیژنەی بەروبووی پەرەوەڵمان هەیە بە 2400 نار فرۆشراوە کیلۆی مریشک خۆی 3000 بۆ 3250 لەسەر خاوەن چێلگانە یعنی زەرێکی زۆریان کردووە لەم ماوەیە ئەو ماوەی پێشوو کە بەرزبوونی بەخۆ بینی خۆتان بینیتان گەشتە 3750 بۆ 4000 ئێمەوە بوو دەستمان کرد بە ئیجرا ڕێگامان کرد کە بڕا بۆ باشووری عێراق دابەزینی بەخۆ بینی ئێستا عەرزێکی زۆر هەیە لە بازارە تەڵەبی کرد لەسەر کەمە گۆشتی سوور بە هەمان شێوە کە خۆی ماوەتەوە ئەوەی کە گۆشتی بەرخە بە 70,000 دینارە گۆشتی جۆرەکەی بە 70,000 دینارە گۆشتی مەڕیشمانێ بە 12,000 ماسی گرانە هەتا ئێستا بازدابەزی بەخۆی نەبینیوە نرخەکەی لە 7.5 بۆ 8,500 نارە کە ساڵ ئەم پارە ئەم حەلانە بە 3.5 بە 4,000 نار بەڵێ کاکسۆرا من زۆر سپاس دەکەم کە لەم تۆری بەرنامەکەم ئامادە بووی ماندوو نەبی زۆر سپاس بۆش دەستا خۆش زۆر سپاس دووبارە سپاس بۆ بەڕێز سۆران غەفور کە بەڕێزیان بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی بوون ڕاستەخۆ لێرە لە سۆدۆمیانی من بوون ماندوو نەبن خۆشەویستان سپاس بۆ یوش کە تا ئێستا بینەرمان بوون